گوشارە سەربازیەکانی ئەمریکا لەسەر ئێران جارێکی دیکە بەرزبوونەتەوە، بە تایبەتی لە باشووری ئێران و ناوچەکانی نزیک لە کەنداوی فارس و تەنگەی هۆرمز. بە پێی بەرپرسانی ئەمریکی، ئامانجە سەرەکیەکان بریتی بوون لە بنکەکانی موشک و درۆن، شوێنەکانی هەڵگرتنی چەکی دەریایی، ڕادارە کەناریەکان و ئەو ژێرخانانەی کە سوپای پاسداران بۆ هەڕەشە لە کەشتیە بازرگانیەکان و هاتوچۆی نێودەوڵەتی بەکاریان دەهێنێت. ئەم لێدانانە بەهێز بوونە و بۆ تۆڵە لە کردەوەکانی ئێران. هەر ئێستا زۆر بە توندی لێمان دەڵێم 20 لێمان داون، هەر جارێک لێمان دەدەن ئێمە 20 جار بەهێزتر لێیان دەدەینەوە. ئەوە دوێنێ شەو بوو، شتێکی کەمیان کرد، بەڵام بەڕاستی ئێمە تۆڵەی دوێنێ شەومان لێکردنەوە. لە ڕاستیدا لە 3 بەلەمیاندا نەک 2 بەلەم. کاتێک لێیاندان ئێمە لێماندانەوە، بەڵام زۆر بەتونتر. ئەوەی سەرنجڕاکێشە ئەوەیە کە زۆربەی ئەم ئامانجانە لە ناوچەی باشووری ئێرانن، واتە ئەو شوێنانەی کە نزیکن لە تەنگەی هۆرمز کە یەکێکە لە گرنگترین ڕێگا دەریایەکانی جیهان بۆ گواستنەوەی نەوت و گاز. ئەم گۆڕانکاریانە نیشانەی ئەوەیە کە نیگەرانی سەرەکی واشنگتن لە ئێران تەنها پەیوەست نییە بە بەرنامەی ناوەکی یان گفتوگۆ سیاسیەکان. ئێستا ئازادی دەریاوانی، ئازادی هاتوچۆ و پاراستنی کەشتیە بازرگانیەکان لە تەنگەی هۆرمز بوونەتە خاڵی ناوەندی کێشەکە. ئەمە تەنیا ئەمریکا نییە کە ئەم نیگەرانیانەی هەیە، بەڵکو کۆمەڵگای جیهانیش بۆیان گرنگە ئێران تەنگەی هۆرمز وەکو چەک بەکار نەهێنێت. Und wir haben ihm aus der europäischen Sicht heraus alle gesagt, لە ڕوانگەی ئەوروپیەوە هەمومان پێمان ڕاگەاندووە کە سەرەڕای ئەوەش ئێستا دەبێت ڕێککەوتنێکی بەهێز و بەردەوام لەگەڵ ئێراندا هەبێت کە بۆ هەمیشە گەروی هۆرمز بکاتەوە بەبێ هیچ باج و ڕسوماتێکی گومرگی بە هەر شێوەیەک بێت و لەسەری هەمووشیانەوە دەبێت ڕێککەوتنێک لەسەر بەرنامە ئەتومیەکەی ئێران بکرێت. لە ڕوانگەی ئەمریکاوە هەر هەڕەشیەک لەسەر ئەم ڕێگا دەریاییە هەڕەشیەکە بۆ بازاری وزەی جیهانی، ئاسایشی هاوپەیمانانی لە کەندا و بنەمای ئازادی هاتوچۆ لە ئاوە نێودەوڵەتیەکان. بۆیە ئەو گوشارە سەربازیە نوێیە تەنها وەڵامێک نییە بۆ هێرشەکانی دوایی، بەڵکو پەیامێکی ڕوونیشە بۆ تاران. ئەمریکا ڕێگەن نادات تەنگەی هۆرمز بکرێتە ئامرازی فشار لەسەر جیهان. لە هەمان کاتدا ئەم پەرەسەندنانە نیشان دەدات کە گرژیەکانی نێوان واشنگتن و تاران دوای واژۆکردنی لێک تێگەیشتن نامەکە گەیشتووەتە قۆناغێکی نوێ، قۆناغێک کە تێیدا مەیدانی سەرەکی ململانەیە لە مێزی گفتوگۆوە بەرەو ئاوی کەندا و تەنگەی هۆرمز گواستراوەتەوە.